سڵاتان لەبێت خۆشەویستان. بەرنامەی ئەم جارەمان تەواوکەری بەرنامەی پێشووە سەبارەت بە باسکردنی کار و کێشە و گیرروگرفتەکانی پزیشکانی ڕۆژئاوای کوردستان کە ئێستا لە باشووری کوردستان دانیشتون و کاری پزیشکی خۆیان لێرە ئەنجام دەدەن. وە بەردەوام دەبین لەسەر وەڵامدانەوەی ئەو پرسیار و کێشانەی کە لەلایەن نوێنەری پزیشکانی ڕۆژئاوا بەڕێز دکتۆر ئەمران حەمدی کە خۆی پزیشکی پسپۆڕی هەناوە و هەروەها وەڵامدانەوەی لەلایەن هەریەکە لە بەڕێزان دکتۆر شوان قادر سەرۆکی لقی هەولێری سندیکای پزیشکان و دکتۆر سەلیم سعید سەرۆکی ئەنجومەنی کوردستانی بۆ پسپۆڕی پزیشکیەکان و هەروەها بەڕێز دکتۆر خاڵس قادر بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی تەندروستی هەروەها وتەبێژی ئەو وەزارەتە بە هەمان شێوە بێتانێنمەوە کە کۆمەڵێک لە پزیشکانی ڕۆژئاوای کوردستان لێرە لەگەڵمان میوانن دووبارە هەموو لایەکتان هەر بەخێر بێن و دەست بە باسەکانی خۆمان دەکەینەوە. دکتۆر ئیمران ئەگەر من پرسیارێک لە بەڕێز بکەم دەربارەی ئێوە کە هاتنە ئێرە کاری پزیشکی لێرەتان چۆن هەڵسەنگاند؟ ئایا باس کرا کە ئێوەکو ینی سەرەتا هاتن ئیشتان وەرگرت لە حکوومەت و دکتۆر سەلیمیش ئاماژەی بۆ کرد کە چوونە و شوێنێکی تر هەروەکو بڵین چۆن ئێرە ماڵی خۆتانە زۆر ئاسایی بەڵام ڕێنمایی و یاساکان وەکو ئەی دکتۆر شوانیش باسی کرد بەنون بە کۆمەڵێک یاسایی عێراقی فیدراالەوە وای کرد کە جیاوازیەک هەبێت لە چۆنێتی کارکردنتان. حاڵی حاضر ئێستا ئەو ژمارەی کە لە کوردستانوان ئەتوانین بکرێت بەسەرم بڵین داواکاریەکان لە چیدا ینی تەقیمتان چییە بۆ ئەوی کە مستەقبل پێشنیارتان بە ئەگەر بڵین بۆ ئەو لایەنە پەیوەندیدارانی کە لێرە سپاس دکتۆر کاک دکتۆر ئەو بۆمە بزمشایان دکتۆر ئیستا ئەوەی یێرە یعنی ئەوانە بە زۆر سپاس دەکەن هەم سندیکەژی و هەم وەزارەتە تەندروستیژی و هەم وەزارەتە خوێندنە پاڵە ئەوە زۆر بۆمە کارکردن و ئەمە زۆر کەفخۆشن یعنی ئەوە یعنی ئەو بەلکی ئەو سندیکە پزیشکان ئەوە یەکەم ئەو یەگۆ کار دەکە کلینیکی تایبەتی ئەوە ئەم نازکن ئەوەی هەموو فارماکۆلۆژی و پزیشکی ددانە کار ناکەن ئەوەم زۆر سپاسیوان دەکەن ئەوە زۆرگەی برای من و زۆر یعنی باشکردن بەس ئەوە بەڵەمژی ئەوژی چیشە بۆ سندیکە مەسەرن زۆر سپاسوان دەکەن بەس ئەمە ئەو دکتۆری پزیشکانی ئێوە بۆ ڕسوماتی ترخیصی عیادی کلینیکی تایبەتی یعنی هەموو پزیشکانی ڕۆژئاوا یعنی زۆر ڕسوماتی زۆرن 1,050,000 تقریبا ئەواز بێژم ئەوەژی ئەوە شیکی گران بۆ پزیشکانی ڕۆژاوا ئەوە خۆ اعتیبار دەکەن ئاساس بەشێکیش کوردستانی ینی ئەوە ئەم یعنی هەم میێوانیژی هەم برادرێوانژی هەم برایوانیژی ئەوە 1,050,000 ینی هەموو پزیشکانی ئێمە ئەوانە کیشە دەکەن و سکالە دەکەن فگرێکە هەبێ ئەو دکتۆرێمە ینی ئێکساندیکە مەجای هەبێ ڕێک هەبێ بۆ یارمەتیگەلەیەکە لە ڕسوماتەکە دکتۆر شوان ئێوە ئەوانی ئەو پزیشکانی کە لە ڕۆژئاوای کوردستانەوە هاتوون کاتێک کە کلینیک دەکەنەوە بە هەمان ئەو تایبەتمەندێکە بۆ پزیشکانی باشووری کوردستانە لە ڕووی ڕسومات و ڕێگە پێدان ئێمە لە سەرەتا بەشێکی زۆریان هەری ئەفامان کرد لە ڕسوماتیانی بەبێ بەرامبەر بۆمان دەکردن کە سەرەتا هات بوون بە تایبەتی ئەوانەی کۆبانی بەڵام دوای ئەوەی دکتۆرەکان یەسان بڕوانەمان یەکسان کرد بۆ بەشێکی زۆریان لە حکومی ئیش ناکەن تەنها لە هەلی ئیش دەکەن ئەمەلیات دەکەن و عیادەیان هەیە بەشەیان ئیشیان زۆر باشە و ئەگە مقارنەکەن لەگەر ئەوانەی لە کوردستانی عێراق لێرکوانە مەسەرەن ئیش دەکە بەڕاتبێکی بە چارێکە ڕاتبک و عیادەکەش لەوانەیە ئەوەندە باش نەبێتن 24 ساعت ناتوانانی ئیشکا وەکو دکتۆرەکانی ڕۆژئاوا تۆری ڕۆژئاوا وەکو دکتۆرەکانی عەرەب کاتینە لێرکوانە 24 ساعت دەتوانن ئیش بکەن ئێمە مەسەرەن هەتا سعادیەکی نیوەڕۆ دکتۆری کورد لە بۆی نییە لە مستشفیەکانی ئەهلی عەمەلیات کاتن ئەگەر ئێستا تۆزەکە شل کرایە فرسەتەکە بۆ ئەوان کراوەترە لە بەرەوەی دەوامی زۆر کراوەترە و ئەوە تەنها بۆ کوردەکانی ڕۆژئاوانیە بۆ هەموو دکتۆرەکانی غەیرە کوردستانیە بەڵام ئێمە لەوەش چاماخشانێتە ئەو مەوزوعش ئەوانەی کە لە حکومی ئیش دەکەن لە هەرێم لە ڕێزگایەکان ئەوەش حسابش تایبەتمان بۆ کردواتە ئەو ڕسوماتەی کە دکتۆر ئیمران باسی کرد وەرگرتنی حەقی عیادە جیاوازی هەیە لەگەڵ پزیشکی بڵین باشووری کوردستان زیاتر هی ئەوان بەڵێ ئیوان زیاتر وەکو باسم کرد لەبەر ئەوەی ئێمە 24 ساعت ئیش دەکەین بە چارێک ڕاتپێک ئیش دەکەین و بۆمان نییە بەیانیان لە مستشفیاتی ئەهلی ئیش بکەینیان ئەو تەقدیری کردوتانە پزیشکێکی ڕۆژئاوا گەر هات و کلینیکی هەبێ دەرفەتی بینینی نەخۆشی زیاترە و هەر لەبەر ئەوەشە کە لەبەر ئەوەی لە حکومیش ئیش ناکاتن لێرکوانە ئەوەی ئیش دەکە ئەمە حسابی ئەوانشمان بەجیا کردیا جگەلەوەی ئەو یاسایمان دانایە
بەس ئەوانەی مەسەرەن لە مستشفیەکانی حکومی دەکەن ئەوەش تاوش تایبەتمان بۆ کردیە ئەو ڕسوماتە بە زۆر نازانن بە پێچوانێ ئەوی کە دکتۆر عیمران ئێمە بە زۆر نازانین چکە ڕاستی وەکو کاک دکتۆر سەلیم باسی کرد من خۆشم لە وڵاتی دەنیمارک بوومە چەندین ساڵ وەکو پەنابەر لەوێن دەرژیایمە یعنی ئەوەی ئێمە دەیکەین لە بۆ غیری دکتۆری کوردی ناوچە کوردستانی زۆر ئاسانکاری دەکەین ئەمە ینی بێتام بەڵام دەبواە لە بۆ کوردەکانی ڕۆژئاوا کوردەکانی سووریا ڕاستە مەفتوە هێشتا حسابش تایبەتر بکەین وەکو خۆمان حسابکەین ئەوەش هەتا ئێستاکە وامان لێ هاات ئێمە بڵێن دەستورش تایبەتمان هەبی لە کوردستان تا ئێستاکە بەشەچین لە عراقی فدرال ئینشاڵڵا کوردستانی سەر بەخۆ بوو ئەو کاتی ئێمە نەکەر ڕێنمایەکان هەریچیان لێ وەرناگرین کەواتە بێ ئێمە بۆ ئەو پاڕێنەوە زووتر جیابین ڕێنمایەکانتان کەم بێتەوە دکتۆر سەلیم ئەگەر بێمە لای بەڕێزت لە ڕووی زانستیەوە تا چەند ئایا پێشتر بەڕێزت باس کرد کە بەشێکی زۆری ئەم پزیشکانە لەوانەیە دەرچووی زانکۆکانی خودی وڵاتی سووریا نەبن بە عام ڕۆژئاوای کوردستان نەبن و بگرە لەوانێ لە زانکۆکانی تر هات بن. ئێستا چانسێکی زیاترتان خستوتە بەردەمیان بۆ یەکسانکردنەوە کە ئەمەش لەوانەیە گەر بەشێکی چاوپێخشانەوەیکی زانستیش نەبێ هەندێک خەزەی نەتەوایەتیشی لەگەڵ تێکەڵ بێ کە ئەوانش کوردن و لە وڵاتێکی ترەوە سەردانیێرە دەکەن بەڵام ئێوە تا ئێستا توانیتانە هیچ جۆرە سوودێکی زانستی لەم پزیشکانە وەربگرن کە ئەگەر لەم ژمارەی کە هاتوون کەسیان تیا هەبوو بە شێوەیەکی و ئەکادیمی و تایبەتمەند بێ کە سوودی هەبێ بۆ ئێوە لای ئێوە کار بکەن؟ ئەمە طبعاً دکتۆری خۆمانن وەکو باسمان کە ملەتی خۆمانن سوپاسیان دەکەن کە ئەوانە دکتۆری حازرن دێن لە کوردستان خزمەت دەکەن چکە دکتۆرێکی ئەخسایی خۆمان بەلای کمی هەتا کولەی تەواو دەکا و اختصاصی وەردەگری بەلای کمی 50 دەفتەر لەسەر حکوومەتی تەکلیف دەکات ئەوە دکتۆرێکی بەڕێزە و هاتیە و اختصاصی هەیە و ئیمکانێتی هەیە و دێ خزمەت دەکا و ئەمە هیچ مەسرەفی لێ ناکەین و ئەوە ئیسفادە هەیە طبعاً ئەمە سوپاسیان دەکەین بەس ئەوان دەبی بزانن کەلچەری وان لەگەڵ کەلچەری مە فەرقی هەیە بۆ نمونە ئەوان بە عەرەبی دەنووسن بە عەرەبی دەخینن بە عەرەبی کۆمیونیکیشن دەکەن لەبەرەوەی لە سووریا زمانی طبی زمانی عەرەبیە لای ئێمە زمانی طبی زمانی ئینگلیزیە دەبی ئەو بەڕێزانە بزانن لەگەر دکتۆر دلاوەری ئەمە ئەو شتەمان گۆڕی ئەگەر نا وەختی خۆی کە داهاتن شادیان معادلە دەکرد دەبای بچن ئیمتیحان بکە ئیمتیحانی ئۆڕڵ بکە ئیمتیحانی ڕەتم بکە ئەو جە دەهات ئەوەی دەکرد ئینتەرویو دەکرا ئەو جە شادەکەی معادلە دەکرد ئەو کاتێ من اقتراحم کرد لە بۆ کاتۆ دلاوەری کاتۆ داوەریش بە سوپاس و موافقی کرد گوتم ئەوە ئەخسائیە ئەمە پێی ناوێت ئیمتیحانی کولەی دەکرد کا دکتۆر یعنی ئیمتیحانی فیزیۆلۆجی و گاینی و بۆ نمونە ئەگەر لە هەموو شتەکانی هەمووی هەتا ساڵی 2011 بوو 12 بوو ئەوە بوو دوای ئەمە قەرارەکەمان گۆڕ یعنی ئێستا ئیمتیحانەکە ئیمتیحانێکی زۆر شکلیە بەس کە ئەو بە ڕێزانە دێن ئیمتیحان دەکەن لەگەر ڕێزم ئەو بە عەرەبی خوێندووە لێرە زمانی طبی زمانی ئینگلیزیە زمانی وان زمانی عەرەبیە ئەلێرە کۆمیونیکیشن لەگە دکتۆرەکان زۆر زەحمەتە لەگە نەخۆشەکان زۆر زەحمەتە یعنی بۆ نمونە ئەمن ئێستا لەگەر هە بەڕێزێک لە وەڕێزانە لەبەرەوەی دیالێتی یان زمانی لەهجەی بادینی دەزانم زۆر ئەتیادی کۆمیونیکیشن دەکەم بەزە تووەرە نەخۆشێکی بینی لە دەرێ کە بادینی نازانی وەرە دەستە سەدانی دکتۆرێکی ئەخرەوە ئەو مافی نەخۆشەکەی نادەبرا ئەسڵان لە هیچ وڵاتەکی بەداخەوە لە کوردستانیش خۆزگە ئەو مەجالە نەدرێتن ئەمن هەموو جارێ باز دەکەم لە وەزاری تعلیم عالی باسم کردی لای خۆمەش باز دەکەم دکتۆر بزانی کوردی قسام کە بەسمانە نەک عەرەبی یان ئینگلیزی یان فەڕەنسی هەر زمانێکە زۆر باش دکتۆر خاڵز ئەگەر بێمە لای بەڕێزت ئێوە لەکوێی ئەم کێشانەیان بە تایبەتی لە کاروباری پیشەیان ئەوە بڵین سندیکا سەرپێشتیانەکە لە تعدیلکردنەکەی وەزارەتی خوێندنی باڵا ئێوەش دەستان خۆش بێت کە بە بەگرێبەست ئەوانەتان دامەزراندووە لەکوێی ئەم کێشانن ئێوە کە بەشێک لەوانی کە دکتۆر عیمران باسی کرد بۆ ئێمە ڕاستەکەی هەر کاتێک کە معادلە کرا هیچ گرفتێک نامێنێ لای ئێمە وەزارەت بۆ لایەنە زانستەکە چکەمە بۆ لایەنە پزیشکی و زانستەکەیان پشت بەو یەکسانکردنە دەبستین کە لە خوێنی باڵاوە بۆمان دێ ئێمە لەسەر تا لەبەرەوەی چاوپۆشیمان لەو بەشە کرد بوو کە بەبێ ئەوە دەمان کرد خۆمان لێژنەیەکی ناوە خۆمان هەبوو کاک دکتۆر ڕاست دەکەن دەکجا لە مخاتەبەکردن یان لە یەک تێگەیشتن گرفتمان هەبوو چونکە ئەوانش هەتا لە لێژنەکە کاتێک کە مقابلەمان دەکردن ئەوان لەبەرەوەی خوێندنیان وابووە بە ئینگلیزی نەبووە لای ئێمەش سەقافەکە سەقافەتی طبی ئینگلیزیە زیاتر گرفتێک هەبوو ڕاستیەکەی لەسەرتاش بەڵام بەو دەرەجەیە نەبوو گوتمان کە بێتە گرفت لە بەردەمان بۆی نەتوانی نەخۆش ببینێ وەروەکو هاوکاریکردنە چیش و
ئەو فرسەتەشمان داوتمان ئەوانە کە لە ماوەی ساڵێکدا لەگەڵ نەخۆشیشمان تێکەڵ دەبن هەم خۆشیان لە لەهجەکار و لە لغەکردن لە لغەکەیان لە زمانەکەیان ئەوانیش باشتر لێڕادێن و خەڵکیش دەکرێت کاتێک تاکێک لەگەڵی دادەنیشی قسە دەکەی لەوانەیە بتوانانی تێک بگەێنین ئەوەیەکی لەو گرفتانەکو کاک دکتۆر باسکە چکە دکتۆری خۆشمان هەندێک جار لەوانەیە هەرچەندە زمانەکەشی کوردیا و ئەوی بەرامبەریشی هەمان لە جێشیانەی بەڵام لەوانەیە گرفتمانە بی لە تێگەیاندنی وەکو وەزارەتی تەندروستی کە لە کۆتایی خاڵەکە نەخۆشیش و پزیشکیش هەر کێشەیەکیان هەبێ ڕوبەڕووی وەزارەتی تەندروستی بێت مەبەستەکەی من لەوەیە بوو ینی ئێوە تەوسیاتی خۆتان گەیاندوتە هەم خوشکوبرایانی ڕۆژئاوا پزیشکانی ڕۆژاوی یان هەم لایەنە پەیوەندی دارەکانی تری وەکو خوێندنی باڵا و سندیکای پزیشکان بەڵێ بەتەکیید ئێمە گرفتمان تەنیا لەوەدا بووە بێت دوای ساڵی یەکەم کە دامەزران داوای معادلەمان لێکردین ئێمە پێمان گوتون بۆ ئێمە گرنگە ئێوە معادلەکە بکەن و معادلەکە لایەن خوێندنی باڵاوە لەوە زیاتر ئێمە هیچ شتێک ئیشکالێکمان نەبووە لەگەڵیان ڕاستەکەی زیاتر ئەو خاڵی تر نەبێتن کە شوێنی دەوامکردنەکانیش چونکە ئەمە پێشودریش پێمان گوتون ئێمە پێویستمان بە دەوامکردنە لە شوێنێک کە نەقسمان هەبێ خۆمان پێویستمان پێبێت زۆر جار گرفتی ئێمە لەگەڵیان لەسەر ئەو خاڵە بووە کە ئەوان شوێنێکیان ویستووە نەدەکرا بۆ ئێمە لەو شوێنیان دابنێن زۆر باش ئەگەر بکرێت ئێمە ڕاو سەرنجی بەشێک لە میوانەکانی تر وەربگرین فەرمو دکتۆرجان ئەگەر خۆت بناسیێنی و اختصاسەکەشت و پرسیارەکەشت بزانین ڕۆی دكتور رستم عبد الرحمن حمي مشترقريا قشتي سباسيا حضور دكتور خالص ودكتور سليم ودكتور شوان دكم وسباسيا هرما كردستاني دكم بله اگر یک توز مایک کردن نزدیک کی تو از سباسيا هما دكم از بس تخازم از برسيارة من دكتور سليم طريقة اختصاص لجامعة فرضا كاختصاصي جراحة عامة يعني نشترقريا قشتي دكتور طب خلاص دكي باشي 4 سالة اختصاص جراحة عامة لمشفى قوردكي 4 سال ندو صال وكفي دركي انه فرضا ماستر 4 سال دكي دي امتحانات تقديم دكي خلال اوان 4 سالة دي وامتحانك لصالة داويج دكي طبعا امتحان كتابي يعني كتابة نفساندن ومقابلة وعمليات يا شبو مسألة ماستر نییە بس نوك افر ماستر افر شهادة ماستر افر 2 ساله اخ بس زانم ماستر شهادة عالمية شهادة بدائية شتي بكالوريوس دي كاتو دري ماستر ميا دي شهادة تو ماستر نسرايا اما لوزارة التعليم العالي ناتوانم بريم او دكتوراه هي بس نا 2 سال دكتور اما 4 سال دزانم بس او ورقه داني 2 سال اي بس شهادة كيتوها بتنيا او مشكلة ما لقى زنابتان نية لقى ماليزياش من هي مثلا دكتوري ماليزي ديتن ماستري هي ماستر توب دقريه يعني خلاص إذا بشي ماستري ليه بورد نية دكتورانية يعني أعلى شهادة مهنية في حقل الاختصاص بس ناوي تصير ماسترة أمن وقت ليرة الشهادة إذا ما تودنسم شهادة بورد يعني أو تشند أجر 4 سالش براكتيكي كرد بيه هر يعني مشكلة منية مشكلة وانا بله پرسیارێکی ئەو دیارە کێشەکە لەسەر ناونانی شەهادەکەی ئەگەر بەڕێزێکی تر پرسیاری هەبێ پرسیارێکی کەی هەبوو لە بۆ عفو پرسیارێکی ناقەینە ئەگەر پرسیارەکە تێ فەرموتاوی کە فەرموتاویکە چونکە دوای پاشتر دەچینە لای ئەو تکرار تەمام زۆر باش فەرموو زۆر سپاس بۆ ئێوە یەکەم جار پرسیاری ئێمە بۆ بەڕێزت پزیشکی ددانم بەڵێ پرسیاری من لە بۆ نوێنەری وەزارەتی خوێندنی باڵایە وەکو چۆن دکتۆر هاتن ئێرە هەمان شت من حەز دەکەم لە قوتابیانەوە دەست پێ بکەم دوو کێزمان هەیە یەکەمیان لە توب ئەسنانە ئەوەی دووەمیش لە توب عامە ئەوانەی کە لە شام هاتن و لە حەلەب درێژە بە خوێندنی خۆیان لێرە لە زانکۆی هەولێری پزیشکی تووشی مشکلەی شەهادە دەبن چونکە ئەوان لێرە لە زانکۆی هەولێری پزیشکی بە شێوەی ئەستیزافە وەرگیراون لێرە کە بە شێوەی ئەستیزافە وەردەگیرێن پاشان تووشی مشکلەی شهادة دابن بريار لأنجمان هاتوا بقوريني حالة استضافة بو قواسنوا بلام يك كيزمان هي كلا سال 2015 درتشوا لكلية مشمول نبوة بم بريارة أما نسبة كوليجي بيزيشكي دان لكوليجي بيزيشكي قشتي كردكي روجا أواهيا كهر لمرحلة يك أوتا مرحلة شاش بيزيشكي قشتي الليرة
دەرچووە مشکلەی ماستەری هەیە کە ماستەر بخینە یان لە شوێنێکی حکومی دادا بمەزرێت چونکە هاولاتی عێراق نییە ئایا حالی ئەم مشکلەی چییە؟ یعنی شەهادەی نەدراوەتێ؟ بەڵێ کەسی تر هەیە پرسیارێک مداخلێک شتێک؟ حەز دەکەم لە دکتۆر خاڵس پرسکم بۆ بەشی ژنا لە قەستخانەی یێ مناڵبوون ویلادە مناڵبوون وەک من وەکو دکتۆری ژنا حەز دەکەم ئەگەر کەیسەکانی ئاوەرەکانی سووریا هەبن بە خۆبەخش حەز دەکەم لەوێ دەوام بکەم ڕۆژێک لە هەفتە بۆ خزمەتی خەڵک بکەم چەند کەس هەیە دکتۆرە وەکو تۆ ئامادە بێ بە خۆبەخش کار بکات لە دام نەزانم بەڵام من حەز دەکەم لەبەر زۆر کەس هەنە کاتی دچن قەستخانە دەڵێن ئێمە ئەوەژی لە زمانی یێ ئەو قەستخانە تێناگەین ئەوژی هەمان ئەو کێشەیە کە دووبار دوای حەزەکەی پرسیارەکە و پاشتریش پەیوەندی دەکەیت کە لە نەخۆشخانەکە داواکرا بۆت ئەوانە داواکەی تۆ بەرز دەکەنەوە بۆ وەزارەت ئەکیید ئێمە لەو ڕزامەندی دەدەین لەسەر کاتێک کە نەخۆشخانەکە بڵێ پێویستمان پێی هەیە بێتن لەمە دەتوانی داواکارێک پێشکەش ئەو نەخۆشخانەیە بکەیت دواتر لە ڕێی ئەوانە بۆمان دکتۆر سەلیم دووبارە دەگەڕێمەوە لای بەڕێزت سەپارەت بەو پزیشکانەی کە ئەو پزیشکە بەڕێزە باسی کرد کە ئێشتا لە مەرحەلەی بڵین خوێندنی بە کالۆریۆسن یان تازە بە کالۆریۆسیان تەواو کردووە و چانسی ئەوان بۆ وەرگرتن لە خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان چییە؟ وەگەر بشکرێ هەم وەڵامی ئەو پرسیارەی ئەویش کە ئەوانە بە میوانداریکردن لە زانکۆکانی کوردستان بڵین لە زانکۆی هەولێری پزیشکی بێ یان زانکۆی سلێمانی بێ یان دهۆ کە پاژەوەی کە وەرگیراون پاشان ناکرێن لە ڕسمیانی شەهادەکان هەم دیسان دەگەڕێتەوە بۆ ئەوێ. وڵام من سوپاسی بەرەزە دەکەم بەس وڵا کاک دکتۆر من وەکو نوێنەری وەزارەتی خوێندی باڵا لێرەنی وەکو سەرۆکی بۆری کوردستانی لێرەم تۆ ناتوانم بەناوی ئەوان قسام بکەم حەقی ڕسمیم نییە بەسەوەی جەنابەت باسی دەکەی بەڕاستی ئەو کێشەیە وەکو باسی دەکەی ئەگەر بە ڕسمی دەرچووبی ئیسیزافەکە بکرێتە ئەسیل حەقی خۆتی شادەکە لێرەوەگری ئێ منەوە نازانم بەس ئەوانەی کە دێن بە کالۆرسیان هەیە اختصاسیان نییە ئەوانە هەر لە وەزارەتی خوێندی باڵا شادەکانێت کە تەمەشا کردیتیان دۆکومنتەکانی تا مشکلەی نییە ئەیدی یەکسەر تەحویلی کۆلێژی پزیشکی دەکەن لە کۆلێژی پزیشکی امتحانێکی شمولی لە بۆ دەکەن ئیدی عامە لە هەموو تۆپ ئەوە شادەی لێ معادلە دەکرێت لای ئێمە نیە بەنسبەت ئێمە لە بۆردی کوردستانی بەس ئەوانەی کە اختصاسن ئەوانەی کە بۆردیان هەیە یان دوبلۆم عالیان هەیە یان مەستەریان هەیە یان فۆلۆشیپیان هەیە لە وڵاتەشی ئیدی ئەوانە لە کەمە معادلە دەکرێت ئەوی دیکە دەچی امتحانی کولی دەکات ئەوانتر دەچنەوە کولیە سەبارەت بۆ ئەوی ئەو کەسەی کە لێرە کۆلێژ تەواو بکە هەموو ماف و امتیازەکانی پزیشکێکی باش دەبێ هەیبی ئەمە بۆ نمونە ئەو سارکاکتۆر زۆر لە بۆردی کوردستانی شتی دیکەشمان کرد ئەمە حەزمان دەکرد دکتۆری سووری تەقدیمی بۆردی کوردستانی بکە هەتا عەدەممانە عشمان لەیان نەدەویست ینی ئاسانکاریمان لە بۆ دەکردن ئەو دکتۆرە سووریانی کە لێرەنە داویست ئەگەر بیانەوە اختصاص تاوا بکەن ئەم زۆر تەجەیم کرد لە زۆر جیان باسم لە تەلڤیزیۆنی باسمان کرد گوتمان دەمانەوێت تەقدیم بکەن لۆ چکە فرسەتە کە بابێن وەربگیرێن دکتۆرە سووریەکان بابێن لێرە بۆردی کوردستانی تاوا بکەن کە بۆردی کوردستانی تاوا بکە ئەو کاتی دەبێتە دکتۆرێکی ئێرە خۆ ناوێتە دکتۆری سووری کەواتە هەموو ماف و امتیازات نازانم پرسیارەکە وەڵامەکانت وەرگرت یانە زۆر باشە ئەگەر دکتۆر شۆن ئەمجارە پرسیارەکە بە شێوەیەکی تر لە بەڕێزت بکەین ڕێنمایی و داواکاریەکانی ئێوە یان تێبینیەکانی ئێوە لەسەر ئەو پزیشکانی کە لە ڕۆژئاوا هاتونەتە کوردستان و کلینیکیان هەیە ئێوە تا ئێستا هیچ کێشەیەکی کە ئێوە سەرنجتان دابێ یان کەم و کورتێک یان ڕێنماییەکان هەندێک جار جێبەجێ نەبوو بێ یان ئەگەر بکرێت ئەم بڕگەی کۆتایی بەرنامەکە هەرووالی یەکەم ئەمجارە تێبینی و داواکاری ئێوە چیە لەو پزیشکانە ئەمە سوپاسیان دەکەین ئەوە هاوڵاتی خۆمانن و ڕێگامان پێداون لێرکانە کار بکەن وەکو بۆ جناب باسم کرد بەڵام پێم باشە ئێستا لەبەر ئەوەی ژمارەیەکی بەرچاو لە کوردستان هەنا حەز دەکەم خۆیان بۆردێک هەبیتن کە خۆیان سەرپەرشتی کارەکانی خۆیان بکەن مەسەرەن منوەکو نقابە ئامادەم کۆبنەوەیەک ساز بکەم هەمویان داوت بکەم لەو داوەتە داوایان لێ بکەم مەسەرەن دووسێ نوێنەر بۆ خۆیان دیاریکەن من لەگە ئەو نێونەرانەوە ڕاستەوخۆ تەعامل دەکەم نوێنەرەکان ئەمە ئیشی خۆیان ڕێخەن بەسەن کۆرسێکیان دەوێت لە من بۆیان بکەمەوە بۆی چۆن کۆمیونیکیشن بکەن کۆرسێکیان بکەین بلو بکەینەوە بزانین کللتوری نەخۆشی ئێمە چۆنە کۆرسیان لێ بکەینەوە ئەو ماوەیە کە لێرکوانە بوونە ئێمە هەڵەکانیان و شێوەی تەعاملیان کە لەگەڵ نەخۆشکردیان چی کەم و کوڕی هەبوو بۆیان تاواکەین هەموو شتێکیان ئەم بۆ دەکەین بەسە هەردوو چاو کە سوکاری ئێمەە زۆر باشە پێشنیارەکەی تو دوای ئاراستی دکتۆر ئەمرانەکەم بەس دەمێ دکتۆر خاڵسیش بزانم وەکو حکوومەتی هەرێم
لە ئایندەدا پلانتان چیە بۆوانیان چاوەڕێی چی ئەەکەن لەوان لە مستەقبل ئەمە پێم وایە ئەو ماوەیە ماوەچی باشە دکتۆری نوێ نەهاتونە زیاتر ئەوانەی پێشووتر هاتنەوە ژمارەی زۆریش لەوانی کە دامان مەزران بەداخەوانە ئیتر بار هۆکارێک بی ڕۆیشتونە یچ چوونەتە دەورەوەی وڵاتیان گەڕاونەتەوە شوێنی خۆیان ئەو حاڵەتانەمان هەیە داواکاری ئێمە زیاتر لەو بەڕێزانە ئەوەیە کاتێکە پێویستمان پێیان دەبێت لە شوێنێک وەکو هەر دکتۆریشتری خۆشمان خۆ ئێمە ئێستا و دکتۆرانی خۆشمان کاتێکە پسپۆری تەواو دەکەن ئەوانیش هەموو دەنێرینە دەرەوە دەنێرینە لە خەسخانەکانی قەزاوناهەکان لەو شوێنانە داوامیان پێ دەکەین ئەوەی کە لەو شوێنانە کە پێویستن لەو شوێنانە پابندی داوامکردن بن وەکو وەر پزیشکێکی تری خۆمان چونکە بۆ ئێمە گرنگە هەموو ئەو شوێنانە پڕ بکەینەوە کە دکتۆری تێدانیەوە هۆکارەکانی خزمەتکردن لەو نەخۆشخانەی دەرەوەی شار چکە هەندێک لە پزیشکانی خۆشمان خۆشیان هەیە اختصاصیان هەیە بەڵام لەوێ مەسەلەن نەشتەرگەری گشتی ساڵێکی عملیاتی نانێردرێنە شوێنێکەوە ئەو خزمەتی تێدا نەبی ینی بۆ نمونە ئەگەر نەشتەرگەی پزیشکێش نەشتەرگەریبی ناکرێت بچێتە شوێنێکەوە ساڵێکی عملیات لە پلانی ئێوەدا هەیە کە بەجێری پێویستەکان یان بەجێری پێویست زۆر سپاس دکتۆر سەلیم ئەگەر ئێوە وەکو ینی داواکاریتان لەوان کە دێن تەقدیمی یەکسانکردنی بڕواناماکەن چی بێت وڵا ئەمن جارێکی سوپاسیان دەکەم ئەوانە دکتۆری حازرن بەس دەبی بزانن ئەمە ڕاستە کوردستانی خۆیانە بەس دوو وڵاتی جیایە ئەلێرە تا ئێستاش قانونی عێراقی حکوم دەکە وانی سەر بە قانونی ینی لەژێر چەتری قانونی سووری بوون بۆ نمونە ئەمە ساڵی نوتیە کە چوینە ئیران لە کۆڵ نەگەڕان ئەمە بچین لە شارەکان ئیش بکەن دەچوین لە کەمپەکان ئیشمان دەکرد ئەوان ئەو بە ڕێزانە مەزارێکی باشیان درایتێ هیوادارم بتوانن بکەونە ناو سیستمیمە شارەزای سیستمیمە بن شادەکانیان لەگەر ئێمە معادلە بکەن لەوەی بتوانین ئەمەش ئیسفادەیان لێ بکەین و ئەوانی ئیسفادە لێ بکەن ئەمە تا دکتۆرێکی خۆمان دەگەینە ئاسی ئەو بە ڕێزە کاکتۆر ئەمرانیان ئەو بە ڕێزانە پارەیەک و مادیبوون و پارەیەکی یەکزا زۆر و مادیبوونێکی زۆری دەوێت لە هەمان کاتیشدا وەختیشی زۆرمان دەوێت بەس ئەمە هیوادارین ئەو نابی برێ یعنی ئیدی ئەوە وڵاتە ئەمن مەسەلەن بۆ نمونە دکتۆری سووری هاتیە نەیتوانێت لێرە شادە معادلە بکە سویدی هاتی نەیتوانێت شادە معادلە بکە امتحانی کردی دەرنەچوە دوای تەلەفۆنی لەبۆم کردە گوتی کوردستان لە سوید باشترە گوتیم کاکە مەسەلە باشی و خراپی نییە قانونی ئێرە لێرە حکم دەکات قانونی سوید لە سوید حکم دەکات هیوادارین لە پاشە ڕۆژدا هەندێک لەو ڕێنمایە و یاسایانە گۆڕانکاری بەسەردابێ بە شێوەیەک کە زیاتر زانستیانە بێ و زیاتر مەجال بەستەکەمان ئەوەیە مهم ئەوانەش نەرێ ئەمن مەسەلەن 15 ساڵ دکتۆرم لاوتی خۆم ئێستا دەبی وابم نە بە احترامی سیستمی ئێرە بگرن هەوڵ بدەن تێکەڵ بن لەگە سیستمی ئێرە شارەزای قانونەکانی ئێرە بن چکە لە بۆمە تعویز ناکرێنەوە ئەو فترەیە کە لێرەنە وڵاتی خۆیانە دەتوانن بە کەیفی خۆیان بژین سەفەر بکەن خزمەت بکەن ئیش بکەن وەکو دکتۆری ینی ئێستا دکتۆرێکی سووری لەوانەیە لە هەولێری ئەمە 30 ساڵە دکتۆرم 25 ساڵە جەراحم لەوانە عیادەی لە من زۆر باشتر بی خۆ من دەرم دەستی خۆش بی مادام خزمەت دەکە مادام نەخۆش ئیسفادە لێ دەکە بەس بە ئەویش احترامی کەلچەر و سیستم و حەقی زیاتر نەخۆشی مەڵاوەیەک دروست بن بەڵێ دواشە دکتۆر ئەمران سەربارەت بە پێشنیارەکەی دکتۆر شو ئەگە زۆر بە کورتی و لەسەر قسەکانی ئەو بەڕێزانش لە پێکهێنانی بۆردێک کۆمەڵە کەسانێک لە پاش ئەوەی کە کۆ دەبنەوە چەند نوێنەرێکتان دیاری بکرێ ڕاتان چێ لەسەر دەست خۆش بە ئەوە زۆر سپاس دەکەم کاک دکتۆر شوان ئەوە ئەمن دەتوانن ئەم دکتۆری شکان ڕۆژاوا ئەن وەک دەستگایەک مەهەبە ئەو یان دەستگایەک مەهەبە بەس ئەوە ئەم داوەتکن برادرێ ما ئەوێ ئێلس ساندیکا گاوا بۆمە ینی اجتماعکی شێکن مەسەن لە هولەکی پزیشکان ئەوێ پزیشکانی ڕۆژاوا هەموو شتی بەعاون ڕۆکێکی مەتەڕاش پێ تەناس کرد ئەو داوا بکەن ji بۆ انتخابی چێ ئەو دەستگایە خاص بە ڕۆژاوای پزیشکانی سووری بۆ ئەو هەیئات تەمسیل بکە انتخابێکی دیموقراتی بێ ئەنی ئێستا ئەس بێژم وەڵا ئەس مەسەن تەمسیل دەکەم ئەو برادرێ مە نابێ ئەم دخوازن ئەو سندیکا یعنی هەموو دکتۆری پزیشکان ئەوێ ڕۆژاوا داوا بکە ڕۆکێ مەسەن ڕۆژێ موعدکی چی بکە و کۆمەلگاوان و ئەو یعنی هەیئات تەمسیلی ئادوو بۆ برایمە بۆردی کوردستانی ئەوە زۆر سپاسی دکەن یعنی ئەوە زۆر ڕێکێمە بکەن بەس ئەم کە دکتۆری ئەوەی پسپۆری ئەمە دەتوانم دخوازن ئەم حەز دکن بۆ ئەم دەوام بکەن لە مەشافیانە ئەوەی مەشافیە گەورە یعنی وەک خوشکان بەگۆ بەخشە بتەناس کرد هم بۆ زمانجی یان ساڵێکی دو ساڵ دەوام بکەن هم بۆ یارمەتیژی بۆ وڵاتی هیوادارین ئێوە بتوانن بگەن بۆ زمانی هم زمانی کوردی زۆر ینی مەسەرەن شارەزە بن و بۆ زمانی ئینگلیزیژی يعني أو جمع استعدادي هي آمدن وأم دوام بك المشافي حكومي وقت طلابي مقيم وقت طبيبك مقيم لا طبيبك اختصاصي أو أستيك أمن حمو أو دكتور بزيشكان حمو سوري استعدادي جمان هي دوام بك شف بروب خفر به
لێوان مەشافی ئەوێ گەورە ئەوێ نەخۆشیە گەورە بۆ بەس بۆ زمانجی هم یارمەتی بۆ کورد و کوردستان هیواداری لایەنی پەیوەندیدار نظری زۆر بگرن و لە کاتی پێکهێنانی ئەو لیژنەیە وەکو حکوومەت و لایەنەکانی تر ئێوە ئامادەن مامەڵیان لەگەڵا بکەن داوام بکەن خواست داوام بکەن ئاسانتر داواکانیان بگەێنن لێک تێگەیشتن باشتر زۆر باش بە هیوای ئەوەین کە لە کۆتاییدا هەموو ئەم سنوورانە نەمێنێت لە نێوان پارچەکانی کوردستان و بە هەمان شێوە لەو زوڵم و ناڕەوایەتی کە ئێوە پێشتر پێدا تێپەڕون بە هەمان شێوە کوردی باشووری کوردستان پێدا تێپەڕبووە لەو خاڵانە هەموو بینە دەرەوە ئەوەی من ماوەمە لێرە تەنها سوپاسکردنی هەریەکە لە بەڕێزان دکتۆر خاڵس بەڕێوەبەری گشتی دیوان و وتەبێژی وەزارەتی تەندروستی واروەها بەڕێز دکتۆر سەلیم سعید سەرۆکی ئەنجومەنی کوردستانی بۆ پسپۆڕێ پزیشکەکان و دکتۆر شوان قادر سەرۆکی لە قێهەولێری سندیکای پزیشکان و دکتۆر ئەیمران حەمدی و نوێنەرایەتی بەشێک لە پزیشکانی ڕۆژئاوا و هەروها و پزیشکانی کە لێرە لەگەڵمان ئامادە بوون سوپاس بۆ بینینتان سوپاس بۆ ئەو مانەوەتان بە دیار بەرنامەکەمانەوە سوپاسی هاوکارانمەکەم کە لەگەڵمانە بوون بۆ تۆمارکردنی ئەم بەرنامەیە تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان هەر تەندروست.